سڵاتان لەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە پرۆگرامێکی نوێژەمی ڕەمەزان گەڕامۆلاتان. پرۆگرامی ئەمڕۆژ هونەرمەندێکی بە ئەزمون، هونەرمەندێکی کۆن، هونەرمەندێکی دیاری شاری هەولێر، میوانی بەرنامەی ژەمی ڕەمەزانە. هونەرمەند ماجید بەکر. فەرموو مامۆستا بەخێر بیت. سپاس خاتونی وەڕێز. ئەم کاتەوە باش؟ هەموو کاتت باش. وەزع چۆنە؟ باشی. لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ زۆر باشە. هەر باش بیت. هەموو ساڵ نەکەر ئەو ساڵ. بەڵێ؟ دەڵێم هەموو ساڵ باشم بە تایبەت ئەو ساڵ زۆر فێنک و خۆش بوو هەسپان بە گەرمای نەدەکردوانە بوو ئەوە هەموومان یان ئەوانەی کە بە ڕۆژی بوون ترسییان نەبوو تێنی بن ئەو بن. بڵێ لەخوا بەزیابێ. مامۆستا من هەرچەندێک وەسفی جەنابتان بکەم ئەوە کەمە لە ئاستی کارەکانی تۆ. پێم خۆشە کورتێک لە ژیانی هونەری خۆت و باسی کارەکانتم بۆ بکەیت و دەست بە بەرنامە بکەین. وڵی کارەکان هەن زۆرە ناتوان بەس دەکرێت هەندێک بەکورتی. ناو ماجد بەکر ئەیوب شکاکەم ناسراو بە ماجد شکاک لە شاری هەولێر لە دایک بووم لە گەڕەکی تەیراوە. ئەو تەیراوەی چەندان هونەرمەندی کە لە هونەرمەندی پێگەیان وەرشەوانی پێگەیان ئەو گەڕەکە ینی سەرچاوی دروستکردنی ئەکتەر و شۆڕژێر و ینی لە هەموو بارەکانی پێگەیان دیار لە خێزانێکی هەژار و نەدار و بەس نیشتمان پەروەر هونەردۆز لە دایک بووم. سەرەتای هونەریم کە هاتمە ناو نێوەندی هونەری ساڵی 1970 دەستپێکی کاری هونەریشم شانۆگەری لاس و خەزال بوو لەسەر هۆڵی بەڕێبەراتی هۆڵی گەل پێشکەشمان کرد لە دەرهێنانی مامۆستا سەبا عەبدوڕەحمان. بايتر كومالك يشي دراما ايش اتشينا تفاصيلونيا توا ناوي رنگ هلا بيرشم نبي زور باشا نعم من هنيشتم بيرو هنيشتم لايا زور باشا او كاتم برسار لكم ايسا ما بچينا باسي خواردنا كمان خواردني امرو قرخرمان دروست اكين لەگەڵ کەڵەشێری کوردی و پەتاتەی بۆ بەکارهێنین پیازی بۆ بەکارهێنین لەگەڵ زەڵاتەیەکی خۆش لەگەڵ مامۆستا من قەرەخەرمان و کەڵەشێرەکە دروستەکەم تۆ بە زەڵاتەکەم بۆ بکە. زۆر حەد بەس با لە سەرەتاژتان قەرەخەرمان چییە نازانم. نازانی؟ ئەو قەرەخەرمانە چۆنە بێ مامۆستا نەزانی قەرەخەرمان؟ بەخوای نەمزان ڕەنگە زۆریشم خواردبی بەس نەزانم. وەک ئەترسم ناو لە شتێکی تری پێڵێن ناوێکی هەیە؟ نازانم ئەزلویە ترسیوەم هەیە احتیمالە لە شاری هەولێر ناوچکی هەبی. نازانم من هەر لەم ناڵێ وتمانە قەرەخەرمان وەک برنج وایە وەک چۆن گەرمە کوتاو دروستەکەن ئەوهاش قەرەخەرمان دروستەکەن وەک برنج لە جاتی برنج ئەخورێ زۆرش خۆشە. ئەکید خواردنێکی کوردەواری خۆشەوە. بەڵێ خواردنێکی کوردەواری خۆش بەتەئەکید بەتەئەکید جا بە تایبەتێکە زیزە دروستیکە دەستت خۆش زۆر باشە. ئێستا من کەڵەشێر و قەرەخەرمانەکە دروستەکەم تۆژە بە یارمەتیم دی لە زەڵاتەکە ئەگەر عەزێت نابێت. والله هەر زەڵاتەش دەزانم. نازانی؟ هەر ئەوی دەزانم. باش من زایمەمەسە ئەوەش نازانی. باشە نەرزانی خۆی هەر زۆر ئاسانە هەمووی لە تەکەیت و ئەبێ بە زەڵاتە زۆر چاک. باشە تۆ بینت لەگەڵ خواردنی ڕۆژهەڵاتی باشە یا ڕۆژ ئاوایی؟ ئەی خۆمان کوردەواری زیاتر برنج و شتی وا و ئەوانەشم حەز لێیە دۆڵمم حەز لێیە بەس فترێک بوو ساڵانێکی زۆر ڕکم لە دۆڵمە و شت دەبووە بەس ئێستا فێر بوومە زۆر هۆکاری ئەوە چیەکە؟ ئیتر ڕۆژانە لیان دەنان هیچ خواردنیت کە نەبوو ناچار بووم لەگەڵ یانم خوارد و فتا فێر بووم تەواو ئێستا لێ ڕاهاتم. حەز بە فاستفود و بورگەر و پیتزا ئەو شتانە؟ ئەبەت لیان دوورکەتیمەوە هەر حەزم لێ نەبووە. حەزم لە خواردنی نەواشەفەیانی برژاوش دووە بەس زیاتر بیزەم حەز لێیە بەس هەمبەرگەر نە. باشە ئەگەر بۆ نمونە کەس نەبێ خواردن بۆ دروستکە چی ئەخۆی؟ هەر زۆر عادی یەک سەمون دەردێنم دەیخۆم هیچ خواردن لە ژیانم ئامادە دروستکەی؟ نانە هەر خواردن نەبیتە کێشە ئەم جارە بە خێزانەکەشم دەڵێم قەت حساب بۆ مەکە هەرچی دانی دەیخۆم. ئەوەش زۆر باشە. خواردن لە کنەم کێشە نییە. خواردەکەی من خۆش نەبێ هیچ کێشە نییە. پێش ئەوەی بخۆم دەزانم خواردنێکی خۆشە. چۆن بەشکلیا؟ دیارە کە تو بلەو بەرنامەی ئەو خواردنەت بە تەرتیباتەکەم ئێستا نازانی خواردن خۆش دیارە. ئینشاڵڵا خۆش دەبیتن. ئینشاڵڵا هیچ میوانێکم گلەی لێم نەبوو. ئینشاڵڵا ئەمە ژوارێک ئینشاڵڵا. باشە لە خیارەکە دەست پێکەین با من قاپێکی زەڵاتت بۆ بێنم منیش بێم یارمەتیت بەم لە زەڵاتەکە. مامۆستا پرسیارێک. بەڵێ بەڵێ فەرموو. بۆچی وتت خواردنی کوردەواریم لا خۆشترە هۆکاری ئەمە چییە؟ لە بۆی دایم هەر کاتی خۆشی کە گەنجیش بووم لەو قۆناغەکانی ساڵی هەشتایەکان هەر حەزم لە خواردنی دەستی دایکم بوو ینی زۆر بەستراوە نەبووم بە خواردنی دەرێ
ئیترش ئەو کاتیش ئەو ژنانە هەر ئەو خواردنانەیان دروست دەکرد گەلمە کوتاب بوو ساوار بوو وانە ئیتر ئەو خواردنانە لێ ڕاهاتم و ئێستاش هەر حەزم لێیە. چ خواردنێکت زۆر بەلاوە خۆشە؟ خواردنی کوردەواری زیاتر ساوارم حەز لێیە بەس ئێستاش کەم دەخۆی کەس لێ نانێتن هەمووی خۆیان دوو دەخەن و لە ساوار ئێستا خواردنی سەرەکی من کە بەردەوام کە دەیخۆم برنجە برنج. مەسەلێ کوردیمان هەیە هەمومانڵێن ساوار ناخۆی ئەوە لێکە دەڕێت کێ بە شتێکی بەدڵنیە باشە. قەت خواردن دروست کردووە لە ماڵەوە؟ لە ژیانم دروست نەکردووە؟ بۆ هەر نەمزان ئێستاش لەگەدابی هیچ نازانم بەس ئەو هاتجا بەجا زەراتەیەک بۆ خۆم حساب ئەگەر بزانیا دروستە کرد زۆریشم حەز لێەوە بەس پێویستیم پێ نەبوو لە بۆی کە ئەو کاتی کە کوڕبووم داکەم قەت نەیهێشت پێویستمان بەوەی بیخواردنی حازر دەکرد. لە دوای ئەوەش کە ژنم هێنا بەڕاستی مەبەستم لە هیچ نییە بەردەوام خواردنم بۆ حازر دەکات. خواردنی خۆشە زۆر بە تاکید. چ خواردنێکیت زۆر بەلاوە خۆشە؟ هەمووی هەر هەمووی. ئەی چ خواردنێکیت بەلاوە خۆش نییە؟ بەخوای ئەوچی وتم خواردن دەکنم هیچ کێشەی نییە قەت ڕۆژە فکرم لەوەی نەکردوم زۆر کەس لە برادەرەکان دەڵێ دوونێ چوینە ئەو شوێنە خواردنێکمان خواوە لای من ئەو شتانە نییە هەر شتێکە بخۆم تێرم کا بەسمە ماما سەباب تۆزێک بینە باسی هونەری و بەردەوام بە با تۆزێک بینە باسی هونەری و کارە هونەرەکانت لە زنجیرە درامای کۆچ بەشداریت کردووە و ناوبانگێکی زۆری هەبوو دەنگدانەوەیکی زۆری هەبوو بەڕادەیەک مناڵی کۆڵان بە دوو دەکەوتن و بانگیانە کردی ئێستا ئەوە ساڵی 2000 کردمان ینی 22 ساڵ پێش ئێستا ئەو بەرهەما لە تەلەڤیزۆنی ئەوەی تۆمارمان کرد یەکگرتوو ئەمە کۆمەڵە هونەرمەندێک بووین پەیوەندیمان بە و تەلەڤیزۆنەی کرد دوور لە حیزبایەتی و ئەوە هەر پەیوەندیمان بۆ تەلەڤیزۆنە کرد و حەزمان کرد ئیشیان لەگەڵ بکەین بەر لە کۆچ کۆمەڵە تەمسیلێک کورتە تەمسیلیمان کرد زۆر دەنجی داوە ئیتر هاتین کۆچمان کرد کۆچ زۆر چۆن ناودڵی خەڵک ئەتوانی تۆزێک باسی کۆچم بۆ بکەی؟ کۆچ باز لە کەسێک دەکا دەوێت زوو دۆڵەمەندی ئەمە دەڵێن کورد دەڵێ لە پڕێک ببێ بە کوڕێک ها حەز ناکەوەبی لەگەڵ باوکی خراپە ئامادەیە لە پێناو گەیشتن بە مەرامەکانی خۆی دۆڵەمەند بوونی خۆی پیاو بکوژێت دزی بکە هەموو شتێکە تەنانەت لە بابی خۆشی دەراتن کوڕەکەوها لە ئەوە دەردەچێت ئەوزە من لەوێن دەرێ ئەو ئیشانم هەم کرد دیمەنم هەیە لە باوکم دەدەم ئەوزە خاتون لەو ئەو کوڕی کە ئەمن ڕۆلی عەلە دەبینم عەلە لە بۆ گەیشتن بە مەرامەکانی خۆی ئامادەیە بۆچی باسم کرد هەموو شتێک بکات دوو ڕەفیقیشیە هەر هاوشێوەی خۆنا هەر نزن و پیا و کوژن و ئەو شتانەش دەکەن ئیتر لە کۆتایی ئەوە دەبێت دەگیرێن و حکم دەکرێن بەس ئەوە لە کاتێک ئەوە بەخش دەبوو خەڵکەکی زۆر لە دیار ئەو تەمسیلانەدا دەنیشتن های دەستۆش تاخیریش بوو ناقەی ناکە زۆر حەزیان لە تەمسیلەکەی بوو دیار بوو چووە ئەوەی ئێستا ئەوچی باسم کرد 22 ساڵ بەسەر ئەو بەرهەمە تێرە پڕیت تەنانەت حیوارەکانیش منیان لەبەرە زۆر لە بازار دەڕۆم و ئەوەکەم بڵێ قسەکەت کە فەرموو بڵێ دەڵێم ینی خەڵکەکە تا ئێستاش حیوارەکەی لەبەرە ینی کە قسەکانی من ئەم خۆم لەبیرم چۆوان لە بیریان نەچووە باسی دەکەن قورسەوە بۆ تۆ دەوری کەسێک ببینی کە باش نییە یا کە هەڵسوکەوتی باش نییە بەس ئەوەندەم پێ ناخۆشە ئێستا و خەڵکەوە دەزانم لە ژیانی ڕۆژانش کرد هەروەزان وهام بە دەلیل وێ باش تێش خۆشت بۆ جەڕبووە فترێک بە پاسی هاچوی بازارم دەکرد برادێرەشم لە بازار توکانی هەبوو بەبەر توکانەکەی تێپەڕیم گوتی ماوە سەرەتوانی تاهاتە لای من بێت گوتم بەڵێ فەرموو گوتی دونیە دیار بووە تو بەڕێزت بە ئەوەی هاتسوت کرد بوو بە پاسی گوتم بەڵێ کوزانی گوتی بەڕێوەڵە لە لای ئافرەتێک دانیشت بووی ڕا تۆزە فکرکە گوتم لای ئافرەتێکم لە تەنیش بوو بەڵێ گوتی ئەو داچیم بوو ئێ گوتم چی تێدایە کرێ گوتی کوچی تێدایە ئەتوو لە تەمسیلەکان دزی داچیمەوەی زانیێتەوە بەڕاستی دزی دەگوت لەناو پاسی دانیشت بووم دەستم لەسەر بەرچ خۆم دانابوو دەمگۆم کە عەلی دزیم لێ دەکاتن هاتۆمارێتی گوت یعنی ئافرەتەکە وا تێگەیشتوم بەڕاستی دزم پێت ناخۆش نەبوو ناگەم پێکەنیم بەس ئافرەتەکە وا قەنەعەتی هاتووەم بەڕاستی دزم یعنی دەگۆ بەرچی خۆی گرتو لە ترسیەوەی نەوە کە دزی لێ بکەم بەڵێ ئەمە کاتی خۆی هیچ حیوارێکی ئەو درامایەت لە بیر ماوە بڕاتە بین زۆر 22 ساڵ پێش ئێستاە 22 ساڵ زۆرە وانە بەخۆی باشە
هەستەکەم زۆر باش نیت کەم دەسە دەیتە چەقۆ و تەختە سەرەتاش پێتم وت لە خواردن لە لای من لە ژیانم شتێکی سەرەکی نییە بەقەت ئەوەی بە پارچەک سەمون دەتوانم خۆم تێر ئەی چ شتێکی سەرەکی لە لای تۆ کە خواردن سەرەکی نییە ڕازیکردنی دۆست و برادەر جوانە تەندروستی خۆم پێم خۆشە ئەوانە پێ خواردن پێنی بە تەندروستی کرد لە خاوەنی دوو کس و کوڕێکم ئەوەندە فکرد لە دوو کس و کوڕەکەم دەکەم ئەوەندە فکرد لە خۆم ناکەمەوە ینی قەت خواردن لە ژیانم نەبوویتە ئەوە ینی تۆزێک باسی خێزانەکەتمان بوو بکە لە چەند کەس پێک هاتوون تەمەنیان چەندە خێزانەکەم خەڵکی هەولێرە ئەویش مامۆستای عەرەبیە مامۆستای عەرەبیە دوو کچیشم هەیە کچی یەکەم ناوی بەڕێزە ئەندازیارە خوا لێو نەسەری تەمەن درێژ ئینشاڵڵا نیتە تۆ بەڵێ ئەوەت نییە داڵوشت نییە نەچێ ڕێگای خۆ ئەدە ئینشاڵڵا دەداتن کچەکەی دیکەشم محامیە ئەوانە هەر لە سەرەتای تەمەنیان حستم دەکرد ئەوانیش توانای هونەریان هەیە بەس دێنەگەڕام بێنە نێوەندی هونەری تەمسیلشتووە فترێک پێشکەشکاری کرد لە رادیۆی هەتاو هەبوو رادیۆیەکی زۆر سەرکەوتوو ئەو کاتی رادیۆی هەتاو بەرنامەچیان هەبوو ماوەی چەند ساڵ پێشکەشیان کرد بە بێوەستان بەس لە دوای کسە گۆرەکەم کە ئەندازیارە شێوەکارێکی زۆر باشی لێ دەرچوو لە پۆلی یەکەمی سەرەتایی بوو پێشانگایەکی تایبەت بەخۆی کردیەوە هەر تایبەت بەخۆی تا ئێستا لەگەداوی هەفت پێشانگای تایبەتی خۆی هەیە بێ ئەوەی هیچ خولێکی دیتوی هەر خۆی ئەوەی کردیا سڵامان هەیە لێرە سپاسی دەکەم ناوی بەڕێزە و بەس کچەکەی دیکەم ئەوەی نییە تۆ هیچ کێشت نییە مناڵەکانت لە بواری هونەر کار بکەن پێت خۆش ڕێچکەی تۆ بگرن بەخۆیان نهاتن چکەدیتیان بابیان لە بوارەی هیچی سفارە نەکرد ینی ئێستا ئەوەی هەیتم ینی خۆمانی هونەر نییە سەرێ شەشی بۆ پیاکردیمە و هیچی کەنیە و سەرێشەی بۆ پیاکردیمەوەسە حەزم زۆر بە پرسیارە سەرێ شەچیا یعنی ئەگەر هونەرمەندێک وا دەکتە 2 ساڵ لەو شارە ئیش دەکەی یان لە کوردستان ئیش دەکەی تا ئێستا تۆ بەرهەمی ئەو هونەری خۆت نەخوارد یعنی ئێستا کەگە من هونەرمەند نەبام فیتەرێک بام یان نەجارێک بام ڕەنگە وەزعی باری داراییم زۆر باشتر دەبوو لە ئێستا کە کێ تێدا وەنیە بەڕای تۆ ئێستا هیچ هونەرمەندێک یاخود هونەرمەند لە کوردستانی ئێمە ناتوانێت بە هونەر ژیانی پەیدا بکە بەخوای ڕەنگە خەڵکەکە بن هۆکاری ئەو چی ئەو خەڵکاتوانێت بەخوای ئیتر نازانم من تا ئێستا هەر کارێکی هونەریم کردیە ڕێگە بەرامبەرەکە مەرگری بەس بەرامبەرەکە هەشتەی ڕەوزی بۆ هەر بەشی هەفتەیەکی نەکردو ینی ئیوەی نییە بتوانانی بڵێ خانووی پێ بکڕی سیاری پێ بکڕی ها باشە هۆکاری چییە تۆ کەم دەرئەکەویت زۆر ڕاستە قسەیە حتا لۆ بەشداریکردنی بەرنامەکانیش ئەمن زۆر جار داوام لێ دەکرێت لە تەلەڤیزیۆنەکانیش ناچم هۆکاری حەزم دێنیە ناکە ئەوە هاتمە بەرنامەی تو لەبووی کەسێک تەکلیفی لێکردم نەمتوانی ئەوەکەی بەرەوە وڵای گلەی بێ بەخوای ڕاستەکەی ینی ئەو هابوو کە داوای لێکردم گوتم بە چاوان ئەگە ئەوە دەکەی ئەوەمانەوە نییە من کابراایکی هونەرمەندەکی لە خۆباییمە خۆم بەشت دەزانم حەزم نەکردی ینی لە میدیاکان دەربێم و ئەو هیچ پێویستم پێ نەبووە و زۆر کاری هونەریشم پێ دەست پێرن ینی بەڕاستی دەڵم ئەوە زار سیناریۆیەکەم دێنە داخەکەم دێنە با بخینمەوە زۆر زار دەقم دەدەنێ و کارەکە زۆر گەورەشە بەس چی ئیزافەیەک بۆ من دروست ناکە هیچ هەرچەندە بۆ ئاخیرەی بەشداری ئیشەکەم کرد عینەن وام گوت بەس غەڵەت نیشانیان کردم ینی وتیان بەتەڵە بەس دەدوای بەتەڵیش نەبوو ناوی ناهێنم بەرهەمەک بوو نەوەک ئەمن قەت بەشداریت کرد بەشداریم کرد لا گەردەلوو لا بەشداریت کردووە گەردەلوو کە تەکلیفم کرا مامەسا ئەوە جەلیل زەنگەنە کە لە نزیکەوە دۆستەشی خۆمانە هەر عائیدێنش دۆستی خۆمە ڕۆلی براکەی منیدا فەریزامدار کە شاعیرەکە کاتی خۆی لەتیفەلمەت دەسێتە بەغدا لەتیفەلمەت داوەتی هەولێر دەکات بۆ ئەوەی بێ کۆڕەکی شعری لێرە بەڕێوە باتن ئەو کاتی فەریدی ولام سەرۆکی یەکێتی و نووسرانی هەولێرە کە دەهینیتن خاتون لە بیرما کە لەتیفەلمەت هاتە ماڵمان لەگەڵ یەک دوو شاعری دیکە بۆ عەسر کۆڕەکی شعری هەبوو ئەو کاتی لەتیفەلمەت لە قیمەی لە لوتکەی ناوبانجیدا بوو شعرەکانی مقاومە بوون زۆر بەتوانا بوو ئەو کاتی عەبدوڵغەفار سایخە بوو
ئەمین ئامی سەقافەی بوو کو ئێستا من دەڵێ وەزیر ڕۆشنبیری ئەو کاتی ئامانە ئامە سەقافە هەبوو تەلەفۆنی کرد ئەمە تەلەفۆنمان هەبوو لە بیرما گوتی دەمێ ئەو شعرانەی لەتیف هەڵمەت ئەو ڕۆدەیخینتەوە فۆڕی بۆم بکەی بە زمانی عەرەبی لە بۆی بزانم هیچ ئەوەشی تێدا نیە چکە کاتی ڕەقابە هەبوو دیتر نەفەریدی برام بەو شتە ڕازی دەبی نە لەتیف هەڵمەت ڕازی دەبی بۆ وەزعی دەڵێ کەواتە کۆڕەکەی ڕابگرن نابی ئەو کۆڕە شعرە بخینرێتەوە فەریدی برام ئەگەر بەوەن دەسە قاعی دەڵێ کاکە دکتۆر لەتیف هەڵمەت نەخۆشە دەبتە مزاهرەیەکی خەفیفیش نەک بەو شێوەیە لێوەی تافات دەکرێت کۆڕە شعرەکە دێتە ماڵی ما ئەوە لەتیف هەڵمەت بەخۆی نووسیتی و تۆقە ئیشی کردی و دایتێ زەری زەنگەرەی زەری زەنگەرە پێی پیشاندام گوتی ئەتو دەوری فەریدی براکەت دەبینی ئەو زەمن ڕازی بووم لە سێ حەڵقە من بەتەڵ دەڵێم دا ئەوە ئەو حەدەسانە بە سێ حەڵقە کاچی چوم دەستم بە تەسویرە کردوانە بوو ئەو کەسە شیانی ناو دەوری لەتیف هەڵمەتیاندا بێ بە ژیانی خۆی نێرەزانین کامێرە چێ نێرەزانین تەمسیل چییە بە لەتیف هەڵمەت دەچێت زەلی زەنگەش ئەگەر زەلی زەنگەنە ئەگەر بیناسن لە نزیکەوە کابرایەکی زۆر تووڕەیە زۆر زۆر یعنی پس پێی بڵێ باشە خۆش بیت یعنی نییە نەرمی نییە هەر مەشەدما تەسویر دەکرد ئەو کوڕە نەیدەزانین تەمسیل کە دێگوت لایدا ئەو لاپەڕانە لادا ئەو لاپەڕانە لادا ئاخری هیچ نەماوە هەمووی سێ چار مەشەدم بێزار بۆ شتە زۆریش بێزار بوو چوو پێم گوتم مامۆستا زەلیل ئاخر ناکرێم لە هەولێرە ڕاهاتیمە ئەو حەدەسە جوانەی شاری هەولێرە ئیبراکەمەوە تەکلیفت کردم کەم ئێستاکە من لە یەک هەفتەی سێ مەشەد دەدێم پەشیمانیت لە بەشداریکردنت پەشیمان نیم گەردەلوول ئەگەر ئینسان لە یەک دیمەنیش دەروێ بەسیتی زۆر ئەوەی بەس پەشیمانم خۆزگا بە خۆزگا هەموو دەورەکانم کە دانرا بوو تەسویرم تێدا کردوە هەستەکەی مامۆستا زەلی زەنگەنە قەت پەشیمان نیم هەستەکەی مامۆستا زەلی زەنگەنە حەقی هەولێری دابوو لە دراماکەیە زۆریش حەزی دەکرد ڕووداوی هەولێر هەبیتن بیکاتە ئەوە کابرایەکە هیچ بیری لەوەی نەدەکردەوە ئەوە سلێمانیە ئەوە کەرکوچیەوە هەولێرە بەس کابرا زۆر نەخۆش بوو ئەمە لە کاتی تەسویر هەر پێمان دەکات زەلی زەنگەری بینە خەستەخانەی بەردەبەوە لە خۆ دەچوو بی بە خەستەخانەی داهاتەوە خەبەر داهاتەوە دەیانگۆ کاکە بڕۆن هەفتەیەکە وەرنەوە دیسان ئەمە لە سلێمانی ڕاداهاتینە هەولێرە هەفتەیەکە دەچوینەوە چاوەڕەمانەکە مامۆستا زەلی چاک بێتەوە یەکێک لە کارەکانت کە بۆ هەمیشە شانازی پێوە بکەیت و جوانترین کار بێرەلات چییە؟ کۆچ بە دەرەجەیەک کەوەکانی قەرەسووخ کە مامۆستای خوالێ خوژ و تەلعەسامان ئیخراجی کرد زۆر شانازی پێوە دەکەم لەبۆی لە ئەو کاتی لە ئەو سەردەمی شتێکی زۆر زانوی ساڵی 1993 خەڵک ئەوەندە شارەزایی لە کامیرۆ و لە تەمسیر و بەردەم کامیرەی نەبوو وەکو ئێستاکە ماشەڵڵا ئێستا گەنجیمە هەر زۆر بەتوانان یعنی ئەمە توانیمان لەو تەمەنێ لەو ساڵی بەرابەر بە کامیرە ڕاوەستین 8 حەلقە تۆمار بکەین و بین ئەوە بکەین ها زۆر شانازی پێوە تا کۆچ یا گەردەلوول کۆچ و گەردەلوول تازەیە ئەمن کەوەکانی قەرەسووق باز دەکەم لە نووسینی دەرێنانی مامۆستا تەلعەسامان بوو شانازی بۆی دەکەم لەگەڵ کۆچ پیازەکە ساکەین پیازەکە نا بەس لیمۆ ئەوەشتی زۆر چاکیسان بتوانیت شتێکی زۆر باشە سپاسی هاوکاریشت دەکەم بە قوربانە بم لە خزمەتە مامۆستا ئێستا ئەچمە لای قەرەخەرمانەکە ئەبێ پێش ئەوە لە ئاوێکی شلەتێن تۆزێک گەرمیش بێ باشتر ئەبێت داینین بۆی دروستی بکەین و هەروەها کەڵەشێرەکەم لەسەر ئاگردانەوە چم قەرەخەرمانەکە دروست ئەەکەم ناوڕێکە ڕۆ و ئەگەڕێم وڵاتان ئەزیزان و خۆشەویستانم دوای تاوابوونی ناوبڕ گەڕام وڵاتان هێشتا زەڵاتەکەمان ماوە بەڵام خەریکی خواردنەکە بووین قەرەخەرمانەکەم دروست کرد پیازێکی کەمم بۆ سوور کردەوە و وەک چۆن برنج لێ ئەنێن ئاها دروستم کرد ئەتوانن ماجی یاخود ئای گۆشتی بۆ بەکاربێنن من ماجیم بۆ بەکارهێنا کەڵە شێری کوردێکەش بەبێ ئەوەی هیچ ئاوێکی تێ بکەم کردمە سەر ئاگرەکە بە ئاوەکەی خۆی هەڵکروزا و پەتاتە و پیازم بۆ لەت کرد و ئاوم ئاوی گەرمم کرد بە سەریا لەگەڵ تۆزێک زەردەچەوە و ماجی و خوێ و زۆر بەتام دەرەچێت ئێستا چاوەڕێم یەک تۆزی ماوە پێ بگات و ئەچینە لای زەڵاتەکەمان مامۆستام لە هانەیە پێکەوە هیلاکم کردی خەزاڵات ئیشەکان هەموویە تو کردم بە زەڵاتەکەیەوە دەمێکە تەواوم نەکردیە
زۆر باشە. هونەرمەند ئوسامە جەمیل بینت چۆنە لەگەڵیە؟ وەکو براینە وەکو بران بەردەوام لەگەڵ یەکین، ینی ڕەنگە کەم یەکتر ببینین، بەس بە مەسنجەر شەوان هەموو شەیە 2 ساعت زاریوە 2 ساعت زیاتر قسە دەکەین هەر لە بواری هونەری. چەند ساڵە ڕەفیقن؟ لە 95 ناسیم، لە 95 من لە دایک نەبوومە، لە 95 ناسیم لەو کاتیەوە ئەمن لەگەڵ بەڕێزەی وەکو براوینە و خێزانێکی هەبوو ئیتر ئەمری خوای کرد، ئافرەتێکی زۆر بەڕێز و نیگاخان هەتا ئەو لە ژیاندا بوو هەتا هاتووی ئەوشمان هەبوو ئەمە خێزانی بەردەوام بە خێزان و هاتووی یەکتریمان دەکرد و ئیتر لە ژیان و هەیە بەردەوام نابی لۆ کەس. یادگاریکی خۆشی بینی هەردووکتانم بۆ بگێڕیتەوە؟ هەموو یادگاریە، یادگارێکی خۆش ئێستا بە بیرت بێ؟ بە خودای لەگەڵ ئوسامی هەموو شتەکانمان یادگاریە. لێرە چی پێڵێ؟ چای ماز دەکەم تاکە دەرهێنەرە لە تاخەو توانای من دەزانیتن، ینی دەرفەتم دەداتن ئەوەی ئەمن دەمەیە بیکەم نەک ئەوی ئەو دەیەوێ دەڵێ ئەوەی ئەتو دەیکەی بەدڵی منیشە، ینی کەدنی دەورێکم دەداتێ کە تەمسیلی بۆ دەکەم دەڵێ مادەمێ بە خۆت قەنەعەتەیە ئەمش قەنەعەتم پێ هەیە، ئەوە نییە دیکتاتۆر نییە. چ شتێک مامۆستا ماجید بێتاقەت ئەکا تاڵەسپیەکانی قژی یا بەداخەوە ینی ئەوە بەس ئەوەی زیاتر لەو قژەی ئەوم دەکەم شانازی پێوە دەکەم چکە چوینەوە تەمەنەوە بە 57 ساڵ درۆ لای من درۆ زۆر ینی ڕەفیقەکانم زۆر جار لە هەندێک بابەت دەگەمە قەنەعەت درویان لەگەڵ کردیمە زۆر غەمی دەخۆم هەندەم و ڕاستیەکەم پێ بڵێن خۆ من نەتانم دەکوشت، ینی دەبینی بابەتێکمان هەیە مۆزوعێکمان هەیە بەنەوە بە زۆرێک لێیان باس کردیمە پاش بینەچی دیکات چەند ڕۆژێک کە دەبینی مۆزوعەکە بە زۆرێکیەیە زۆر پێم ناخۆش دەبیتنەوە شتێ حەزم لێ خەڵک ڕاست بۆ بیتن. من هەمیشە ئەڵێم درۆکردن لە بەهێزی ئەو کەسە گزارش ئەکا کەسێک کە بەهێز بێت پەنا ئەباتە بەر درۆکردن. ڕازەکەی ئەرێ تەماتەکەی بەسە تەماتەکەی بەسە پێم بڵێ بیری کێ ئەەکەی؟ وەڵڵاهی برادەرەکانی کولیۆم هەمیان ئەوانی کە پێکەوە ئەوان کرد بتەبێ بیری داچ خۆم دەکەم هەمومان هەواینە ینی ئەو کەسانی کە خۆشمان دەیە حەزمان دەیە بەردەوام لەگەڵ ئەی بۆ دڵت پڕ بوو؟ هەستەکەم دڵت پڕ بوو؟ هەمومان وایە جەوەکە بگۆڕم تۆزێ تاقەتی گریانوان نییە بەس ژیان وایە ئەمەش ڕۆژێک دەڕۆین بەزێ دێڵینا بەتەکید. باش سەڵاتەکە ئەبزام لە هانەکەمان زۆر ئەوە کرد ئەوەمان چا کرد بۆ خواردن ئەوەی پێدانەکەی لیمۆش ئەوەکەین لیمۆکەش بامش ئەو سندێ بێن و باش ماجد بەکرد لە ئێستا تووڕەیە زۆڵ دەچم زوو ساردم بۆ زۆڵەتی زوو سار دەبیتەوە تەحەداری یەکەچی دەکەم ئەگەر لێ عاجز بووم لێگەڕا من سعاتێک بەسەری تێپەڕێوی ئیلا توی مۆلای ئەگە خەتای تۆش نەبوو بێت خەتای منیش نەبیتن دەڵێم وەرە ئەوەی ئەو باە قسانەی لێت تووڕە معفم بکە ئیتوی بە منیش گوتیا من دڵم گەورەیە تەحملی دەکەم. باشە پێم ئەڵێن لە کۆنتترۆلەوە پێم ئەڵێن ئەمەیان ئەڵێن زۆر سادێ و زوو دڵی پڕەبێ زۆر محەممەد مەرزانی باسی کرد وڵی تر شتێکیان پێوتە دەزانم ئەو ئاگەی لێە ئەمن کو دەڵێن کابراایکی خاچیم بڵێ قەت حەز ناکەم خۆم لە خەڵک بە گەورەتر بزانم نازم وار دێڕە هاتم لەگە منداڵێکی ئەوەندە قسە دەکەم لەگە هەموو خەڵک قسە دەکەم لەگە هەموو ڕێگەکانیش برادەرم ئەوەنی ئەوە فلان کەسە ئەوە فلانکە هەمیان دۆست و برادەری منن هاچووی هەمووشیان دەکەم هەموو بیر و باوەڕەکان لەکنە من ڕێزی لێجیایە ناڵێم ئەوە مەسەرەن ئەوە سەوزە بەڵای نابێ لەگەڵی ئەوە زەردە نابێ لەگەڵ نا ئەمن هەمیانم خۆش دێ هەر کەسە هەڵگیری بیر و باوەڕەکی خۆیتی وەنیا دەبی ڕێزی لێ بگری بەتەکیت مامەسا پرسیاری زۆرم کرەمڕۆ دڵم پڕ کردی جەیەکی خۆش و ناخۆشمان دروست کرد هەروایە خۆی ژیان وایە ژیان لە پێکەنین ئەمە ئارمان هەیە لە شان و ڕوخسارێک پێ دەکەنی ڕوخسارێک دەگیری ژیان بە پێکەنین و بە ئەوەیە ململانەیەکی دوور و درێژە دەبێ هەندێک کات بگیری هەندێک زار دڵت هەندێک زار هەتی لۆ باسوێ ناکێ کات هەندە کات ئەوەندە پێدەکەنین هەندێک جار گریانیش پێویستە گریان زۆر زۆر ڕۆگریان هەر علمی نەفسیش دەڵێ ئیسان کە بگیرێ زۆر چاکە. باش مامەسا پرۆگرام زۆر بە خێرایی تێپەڕی لەگەڵ قسە خۆشەکانت بە سەرهاتەکانت لەگەڵ ئەو هادی و نەرمونیانیت زۆر دڵخۆش بووم بەڵام
بە کۆتا پرسیار کۆتایی ئەم بڕگایە هێنمەوە چینە بڕگەی نان خواردنەکەمان بەڵام پێش ئەوە ئەمەوێ باسێکی کەناڵی دیمەنم بۆ بکەی وەک ئەزانم بەشێکی زۆر لە کارمەندەکانمان ڕفیقایەتیان هەیە لەگەڵتا باسێکی کەناڵی دیمەنم بۆ بەخۆی زیزەخان بەڕاستی ناتانم ڕازبوونەوە لەگەڵت زۆر کەم تەماشای تەلەڤیزیۆن دەکەم زۆر کەم تەماشا دەکەم لە بۆی ئەوەم هەیە هەمومان ئێستا خەریکی ئەو موبایلین هەمومان بۆ موبایلی مەژغولین بە فەیسبوک و بە ئەنتەرنێت بەوەی ئەو کاتانی کە دەمێتەوە زۆر کەمە ینی کە تەماش تەلەڤیزیۆن کەم بە زمانەوەی نییە کە دیمەنیشم نەدیتە دیمەن دڵم بۆی خۆشە خەڵکەکی زۆر بەتوانە لە پشتی کامێرەکانن ینی کەسی بەتوانان لە بوارەکانی وێنەگرتن ینی زیرەکن هەموو دەرچووی ئەکادمیانە یەک لەوانە بازار سزاویە زانیا چاوی ماز دەکەم چیری کەنە ئەستاگەر ئاگادار نەوە خەچێری ئەو گەنجە جوانانەوە لێرانە نەهەمووی تەماشای دەکەی کۆمەڵێک خیبڕی لە پشتیانی بەتوانە یەکەم زاری نییە ئیژ لەگە هەویڕێی دەکاتن سیخەم پێیان هەیە زۆر دەرسواز دەکەین بە ناوی کەناڵیشەوە گەورەت کردین بە ئامادەبوونت بە خۆتان گەورن ئەزیزان و خۆشەویستانم ئەچمە ناوبڕ و ئەگەڕێم وڵاتان ئەزیزان و خۆشەویستانم دوای چاوابوونی ناوبەر گەڕام وڵاتان سفرە و خواردنەکەی ئێمە ئامادەیە مامۆستا زۆر دڵخۆش بووم ئەمڕۆ لەگەڵ مابووی گەورەت کردین زۆر ماندوو بوویت ئەچمە لای دواوتەت و کۆتایی بە پرۆگرامین و ڕۆژەکەمانشکێنین سوپاسان دەکەم ئەمنیش پێ خۆشحاڵ بووم بۆ میوانداری کە ئەو ڕۆکە لەسەر سفرەی بەڕێستان تەلەڤیزیۆنی دیمەن بە لە ڕێی تەلەڤیزیۆنەکەتانەوە بە بینەرەکانی شاد دەبینەوە دواوتەم چیە هیوادارم هەمومان هەر لە خۆشی دابین یاخۆ کە کێشەی نەبی کەس نەخۆش نەبی هەمومان لەو پڕی خۆشی دابین سوپاس لە بۆ ئەو برادەرانی کە ئەوڕۆ ئەرچیان لەگەڵ کێشاین و ئەوانەی کامێرەمان و ئەوانەی دواوەی کامێڕێ و جەنابت و زیزیت گەورەت کردین بە خۆتان گەورن زۆر بەختەوەر بووم بە ئامادەبوونم لەو بەرنامەیە پرۆگرامێکی پڕاوپڕ لە باسی هوەری و لە ئەزمموی کارەکانی جەنابەت زۆر دڵخۆش بووم ئێستا کاتی بەربانگە ڕۆژەکەمانشکێنین ئەزیزان و خۆشەویستانم تا پرۆگرامێکی تر بەخواتانە سپێرم خواتان لەگەڵ